و دوای 15 ساڵ لە پرۆسەی دادگایی بە سوپاس و بە پێزانینێکی زۆرمانەوە دادگای بەڕێز دادوەرانی بەڕێز پەسەندی گەڕانەوەی مڵکەکان بۆ سندیکە ئەندازیارانی کوردستان بۆ سەرناوی ئێمە کردەوە. دوای 15 ساڵ بە سوپاس و خۆشحاڵیەوە دادگای بەرایەکی هەولێر مافی بۆ خاوەن ماف کە ئێمەی سندیکە ئەندازیارانی کوردستانین گەڕاندەوە بە یاسا و إبطال قيدي تسجيل العقاري أو ملكي كد كسياسة شيز دونم بو بداخل وداجير كرابو ودواي 15 سال لبروسي دادگاهی بسپاس و با پیزانینێکی زۆرمانەوە دادگای بەڕێز دادوەرانی بەڕێز پەسەندی گەڕانەوەی مڵکەکان بۆ سندیکە ئەندازیارانی کوردستان بۆ سەرناوی ئێمە کردەوە. بۆ ئێمە سوپاسیان دەکەین و خۆشحاڵین بەم پرۆسە دادگاییەک ئەنجام درا. ئومێد دەکەین قۆناغەکانی دیکەی ئەم پرۆسەیە کە دوو قۆناغی تریشمان لە پێشنێکیان تەمیزە دووەم ئیستئینافە لە هەردوو ئەم قۆناغەشدا ئومێد دەکەین دادوەرانی بەڕێز و دادگاکانی بەڕێز سەروەری یاسا بسەلمێنن وەکو چۆن لە بەرایی سەلمێنرا کە یاسا سەروەر لە هەرێمی کوردستان. بۆ لێرەوە لە کەناڵەکەی ئێوەشەوە سوپاس و پێزانینی زۆرم ئاراستەی پارێزەری سندیکاکەمان بەڕێز کرێکار عەبدوڵڵا خۆشناو دەکەین کە بەڕاستی هیممەت و جهودێکی بێوێنەی بە خەرجدا بۆ تەسپیتی مافی زەوتکرا و زەوی داگیرکراومان کە 300 دۆنم بوو لە پرۆژەی شاری ئەندازیاران لە هەولێر. کاک عەبدوڕەحمان من ناسمە ناوردەکاریەکەیت کە جەنابیشت وادوت بەڵام سەبارەت بە شوێنەکەی ئەکەوێتە کوێوە چێنە و کەسانێکەوە سوودمەندە بن و زەرمەند بۆ ئەوانی کەوا زەرمەندە بن ئەوان چێناگەر شوێنەکەی دەکەوێتە سەر ڕێگای کەزنەزان پێشەی بگەیتە کەزنەزان بەدەستە چەپ پێی دەگوتە شاری ئەندازیاران کە بەداخەوە داگیر کرا بۆ ئێمە لە دوای داگیرکردنەکە لە دوای 2010 هیچ سوڵتەیەکمان بەسەریدا نەما پرۆسەکەمە لە دادگا بوو بەڵامی تر ئێمە چاوەڕوانی دوو قۆناغەکەی تری دادگا دەکەین. دوای ئەوەش ئەکید پرۆسەی ئیستیلام و وەرگرتنەوەی پرۆژەکە بە کاملی دەکەوێتە ئەستۆی ئێمە لە داهاتوودا گەر ئەم دۆ پرۆسێش بە ساڵحی ئێمە دادوەرانی بەڕێز یاسا سەروەرانە بیچەسپێنن. بەڵام لە هەموو خۆناغێکدا ئێمە بە تاکید پارێزەری مافی سوودمەندانی خەڵکەکەش دەبین و لە چوارچێوەی یاسا و ڕێنمایەکان و لە چوارچێوەی بەرژەوەندی دوولایەنە سەندیکا و ئەوان ئەکید ئێمە ڕەچاوی ئەو واقعە دەکەین کە هاونیشتمانیان و هەوڵاتیانی ئێمەش بەشدار و سوودمەندن لەم پرۆژەیەدا ڕەچاوی وەزعی ئەوانش دەکەین بە شەرتێک هاوکارمان بن بۆی بتوانین ئەم پرۆسێ بە ڕێک و پێچی ئەگەر هەردوو قۆناغەکەی تری دادگە بە سوودی ئێمە چەسپێنرەکە چاوەڕوانی ئەوە دەکەین دەست بە و هەنگاوانە دەکرێت.